ئەمریکا تاوەکو ئێستا سەیری کوردی کردەوە و کارکتەرێکی نادەوڵەتی. ئاشنا نەبوونی کورد بە ئامانجەکان و بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە و نەبوونی ئەکادیمیایەک بۆ ئەوەی شیکردنەوەکی زانستیانە بۆ سیاسەتەکانی دەرەوەی ئەمریکا بکات وای کردووە زۆربەی جار لەلایەن بەرپرسانی هەرێم بە شێوەیەکی نازانستی لێکدانەوە بۆ بڕیارەکانی ئەمریکا بکەن کە ئەمەش بە زیان بۆ کورد شکاوەتەوە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەش کۆمەڵێک لە کەسایەتی ئەکادیمی و ئەمریکا ناسی ئینستیتوتی توێژنەوەی ئەمریکی کوردیان ڕاگەیاند. سەرۆکی ڕێکخراوەکەش دەڵێت بۆ ئەوەی کورد بتوانێت پشتگیری ئەمریکا بەدەست بهێنێت دەبێت لە ڕێگەی توێژنەوەی زانستی ئەو کارە بکات. ئێمە دەمانەوێت لەسەر ئەساسێکی زانستی چونکە یەکەم جارە لە باشووری کوردستان دەستگایەک یاخود ئینستیتوشنێک دروست دەبێت بە ناوی ئینستیتوشنی توێژنەوەی ئەمریکی کوردی و لێرە فراغەیەک هەبووە ئێمە دەمانەوێت بتوانین و کەسانی ئەکادیمی پسپۆر لە بواری توێژینەوەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا زیاتر حاڵی بین وەکو بڕیار بەدەستان و بتوانین ڕوونکردنەوە بدەین بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان وەکو نەخشە ڕێگایەک تاوەکو بتواندرێت کورد وەکو میلەتێکی مەزلوم لەو ناوچەیە پژگیری بکرێت بەردەوام لە ناو معادلەی ئەمریکادا بمێنێتەوە. چاودێرێکی سیاسیش دەڵێت مامەڵەکردنی ئەمریکا لەگەڵ کورد لەسەر بنەمای ئەمری واقع و پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیەتی بۆیە دەبێت لەمە دوا کورد لە ڕێگەی ڕەمەندی کورد لە ئەمریکا ئەو هاوکێشەیە هاوسەنگ بکاتەوە. پەیوەندی هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا پەیوەندیەک نییە با بڵێن لە سەبنەمایەکی هاوسەنجیبی یان لە سەبنەمایەکی تەندروستبی لەبەرچی چکە ئێمە هەرێمی کوردستان لە ڕووی دەستوری بەشێکین لە عێراق بەشێکی زۆری پەیوەندی سیاسیەکانی ئێمە لەگەڵ وڵاتانی دەڕەوە دەبێت لەسەر ئەو بنەما دەستوریە بێ ئەمریکا مامەڵەیەک لەگەڵ ئێمە ناکات لە سەبنەوەی کە ئێمە نیشتمانێکمان هەیە ئێمە مێژوویەکمان هەیە ئێمە مافی سەربەخۆییمانی مافی بەدەستێنانی مافەکانی خۆمانمان هەیە ئەمریکا سەیری ئێمە ناکات بە دوای بەرژەوەندەکانی خۆیدا دەگەڕێ بۆیە من لە شوێنێکی تریشدا گوتومە دەبێت لەگەڵ ئەمریکا سیاست بکەین نەک دڵداری. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکەتی نیشتیمانیش دەڵێت باشتربوونی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان پەیوەندی هەیە بە ڕێخستنەوەی نێوماڵی کورد ئەگەر هەموو لایەنەکان یەکگر بن ئەمریکاش گرنگی زیاتر بە کورد دەدات. ئەشخاص دەور دەبینیتن لە تاسیرکردن لە سیاسەتە بە سلمی یان بە ئیداری هەندە جار ئەگەر وەزیری خارجیە دۆستی کورد بیتن فەرق دەکات لەگەڵ وەزیری خارجیەک دۆستی وڵاتە عەرەبیەکان بیتن یا دۆستی تورکیا بیتن ئەمە دەبێت لە بەرچاومان بیتن لە هەر وەختێکدا نەک بە نسبەت فەڕەنساوە بە نسبەت ئەمریکاوە بەڵکو بە نسبەت وڵاتانی تریشەوە ئەگەر یەکگرتوو بین ئەگەر سیستەمی حکومڕانیمان ڕێکوپێک بی دیموکرات بیتن کە ئەوە سەرنج ڕاکێشن هەموو دنیا بایەخ بۆ لایەنێداتن نەک بە لایەنی تر. تا ئێستا بەرپرسانی هەرێم نەیانتوانیوە قەناعەت بە ئەمریکا بکەن کە دۆزی کورد بە هەند وەربگرێت و ئەو پرسا ببێتە جێگەی بایەخی ناوەندی بڕیاری ئەو وڵاتە ئەوەی تا ئێستا دەبیندرێت ئەمریکا تەنها بۆ بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ کووردا بەرپرسە باڵەکانی ئەو وڵاتەش حاشا لەو ڕاستیە ناکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.